بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، وەک هەموو جارێ دەڵێم کوردستانەکەمان پڕن لە کەسانی نایاب. میوانی ئەم جارەمان یەکێکە لەو نایابانە. ئەو ڕۆشنبیرە، نووسەرە، ڕەخنەگرە. زۆر لە مێژە دەنووسێ، پێی دەبا بە کێشە و گرفت و جوانی و ناشرینەکانی گەلەکەی. هەندێک جاریش ڕەغنە دەگرێ، ڕەغنەکانیشی هەندێک لە کەسی خەڵس کردووە. ئەو بەدڵێکی پڕ میهرەبانی دەنووسێ. پێکەوە میوانداری دەکەین، با پێکەوە بە خێراتنی بکەین. ئەویش مامۆستا و ڕووناکبیر و ڕۆشنبیر و ڕەخنەگر مامۆستا فوادی مەجی میسری. مامۆستا فواد یاخۆ بەخێر بێ. زۆر سپاس کە ئەم کاتت بەخشی بە ئێمە، گەورەیە بۆ من. زۆر زۆر سپاست دەکەم. مامۆستا فواد، ئەگەر ئێمە تەقلیدیانە دەست پێ نەکەین، مامۆستا فواد لە تەمەنێکی لاویۆ دەزەکا بە خوێندنەوەی کتێب. ئەم خولیایە چۆن لای تۆ دروست بوو؟ حقیقت من لە تەمەنێکی بڵێن زۆر تازە ئەوە بووم، لە بابزانامێکی ناوەندی بوو. لەو تەمەنا چوینە قوتابیانی کوردستانەوە. من لە قوتابیانی کوردستانە بووم. هەمیشە لە کۆبوونەوەکانە لە بۆنەکانە ئامۆژگاریانە کردین کە بخوێنینەوە، مێژوو بخوێن، شتی مێژووی بابەتی مێژووی بخوێنینەوە، بابەتی ئەدەبی بخوێنینەوە. من لەو ساوە خولیام هەبوو. ئەو کاتیش ئێمە دیراسی ئێمە بە عەرەبی بوو. لە ناوەندیەوە کاچوی لەیەکی سەرەتاییەوە کاچوی تەیەکی ناوەندی بە عەرەبیەوە خوێن. لەبەرەوە عەرەبیەکەمان باش بوو. من بۆ خۆشم پاشخانێکم هەبوو عەرەبیەکەم باش بوو. بیرمێ من لە دووسێم تۆستا بووم. یەکەم ڕۆمانم لە ژیانی خۆمان خوێنەوە، ڕۆمانی ئەلبوو ئەسابۆی ڤیکتۆر هیگۆ. ئەوش کە تەرجیعی کردم بێ خوێنمەوە، هانی هەم بێ خوێنمەوە، لە وابزانام لە چواری سەرەتاییە بوو. لای خۆمان کرابوو بە شانۆی. یعنی گەشت شانۆکەت بینی؟ شانۆکەم لە ئیبتیداییە بووم، لە سەرەتاییە بووم. پاڵەوانەکەشی کە ناوی جان فاڵجانە کامەران موکری شاعیر دەورێ بینیتیان. لە مێشک ماهین بوو، ینی چەسە بوو. ئیتر لە کتێبخانە دیم جارێک لای کاگڕۆڤ معروف بۆ ئەسای ڤیکتۆر هیگۆ ژنەکەم هاتەوە بیر. یعنی کە هەر کە کتێبەکەت بینی یەکسەر شانۆکەم هاتەوە. شانۆکە یەکسەر ئەوە یەکەم ڕۆمانە. دوای ئەوەژی تر ڕۆمانەکانی بە حەقیقەت لە گەنجێتی و لاوێتیە ئەو ساوانە زۆر باوی بوو. لاهی عەرەبی، شتەکانی نەجیب مەحفوظ و چیرۆکەکانی و ڕۆمانەکانی و بێجگە لەوانش ئەوانەی ئیحسان عەبدولقودوس. هەتا تا ئێستاش وابزانام بازێکی من لە بیرایی عنوانەکانی ویساد الخالیە و فی بەیتینا ڕەجل و نادام چی ئەمان هەمووی ڕۆمان بوون، ڕۆمانی گەورە گەورەش بوو. زۆریشی کراون بە موسەسەلات. بەڵێ ئیتر لەوە بێجگە لەوە ئەدەبیاتی کوردیشم زۆرە خوێنەوە. زۆریشم حەز لە شاعر بوو. شاعری کلاسیشیم زۆر پێخۆش بوو. ئەم خوێنەوە ناوی و مەحوی. بەس خۆت قەت شیعرت نەنووسیوە؟ لە شعر بە معنای شعر نا، بەڵام لە دەقەشانیەکانە کە پێویستی کرد بێ بازێش تۆزێ تابعی نەزمی هەیە، ینی ڕێخستنی هەیە. خۆم ناوی نانێم شاعر، بەڵام ئەوە هەر تەبیعەتی ئیشەکە، سروشتی ئیشەکە داوای کردوکە کە بەو شێوەیە بێ. سرودی تیا ئەبێ سرودەکان ئیقاعی هەبێ. من لەوە دەسم پێ کردو. پێ بە پێیەوانە ئێمە شتی فکریشیان ئایا نییە یا لە کۆبوونەوە و لە بۆنەکانە شت فێرەکراین و شت بابەتی بۆ پرسیارە بکەم مامۆستا، دوای ڕۆمان و ئەدەبیات و شێعر و ئەوانە چۆن ئیتر خولیای ئەوە هەبوو شتی فکری و فەلسەفی و سیاسی بخوێنیتەوە؟ ئەخرەوە قۆناغێکی زۆر دوای ئەوە، زۆر دوای ئەوە. من هەتاوەکو شەستەکانی شەر هین مەخوێنەوە، هەر شتی ئەدەبیم زۆرتر خوێنەوە، شتی مێژووی مەخوێنەوە و شتی فکری کەمتر. چونکە بە حەقیقەت من کە بووم بە ئەندامیش لەناو پارتی دیموکراتی کوردستانە، چونکە لە سەرەتاوە لە قوتابیانە پەروەردا کرات و ئەنجابووی بە ئەندام لە ئێلە
ترجع ناکرین بە حقیقت بۆی بچین شتی فکری بخوێنینەوە ئەگەرچی لە پێڕۆ پرۆگرامی شاباسی نەزەریاتی علمی و شتی وا کرا لە بیرمە مادەی پێنجی پێڕۆ پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ سوود وەرەگرین لە نەزەریاتی علمی بەڵام ئێمە هیچ پیان ناوتیم بڕۆ فڵان شت بخوێنەوەوانەمان ناخوێنەوە زیاتر اجتیادی شخصی بوو کە تۆ خۆت ئەچوویت مەسەڵەن هەویستوتە شتێکی فکری بخوێنیتەوە کات هەر نەدەکرد لە دوایە من گۆڕانێکی جەوهری ئەگەر دوای پرسیارێکت جواب بدەمەوە لەوەشا من گۆڕانێکی جەوهری بەسەر فکرماها پێویستم بۆ بوو تێبگەم بۆ ئێمە لەگەڵ خەڵقا جیاوازیمانێ باشە مامۆستا فواد دوای ئەوە مەسەڵەن فکری چەپ و ناسیۆنالیزمت هەڵبژارد یعنی بۆ ئەو فکرە فکری چەپ و ناسیۆنالیزم یا سوشیالیزم عفو سوشیالیزم من بە درێژایی دروستبوونی بزوتنەوەی کورد بزوتنەوەی چەگاری ئەوانە لە بنەڕەت و تیا بووم یانی زۆرم بەردڵ بردووانە دیوە شکستم زۆر دیوە لە ساڵی 1964 کە پارتی دیموکراتی کوردستان بوو بە دوو کەرتەوە من کەوتمە بەرەی باڵی مەکتەبی سیاسیەوە کە بە جەلالی ناسرەوە ئەو خەتەش بەلای منەوە دەوامی کرد لە 64ەوە تا بۆ 67 و ئەوانە بەنسبەت بنەوە خۆی دەوامی کرد تا هەفتاش بەس بەنسبەت منەوە لە 67 تا من گەیشتمەوە قەناعەتی کە ئەم ڕێزکێکی هەڵەیە و بەردەوام بوون لەسەری هەڵەیەکی گەورەتر و ئەتوانم بڵێم یعنی حەزم ناکرد لەوە ناشرینتر ببم و من دەسەڵاتی گۆڕینی وەزاکەش بەدەست من نەبوو من کەسێکم ئەوەی لە ئەستۆی خۆم بۆ ئەوە بوو کە خۆم پاشە کشە بکەم من کشامەوە بەڵام ئەو کاتە بزەبت ساڵ ینی 65 66 67 ئەوانە بە حقیقە شۆڕشی ڤێتنام لاپەڕەی هەموو ئەو وەختە جەریدە زۆرترین هۆی گەیاندن و ڕاگەیاندن بوو حتا هینیش تەلەڤیزیۆنیش ئەو دەورەیە هەرچی جەریدەیەک ڕۆژنامەیەکە دەکردەوە گۆڤارێکت دەکردەوە لەسەر شۆڕشی ڤێتنام و ڤێتنامیەکان و دەوری ڤێتکۆنگ یعنی پێشمەرگەکانی ڤێتنام و حیزبی کاری ڤێتنامی و ئەوانە من وای لێ کردم لە لای خۆمەوە بکەومە خوێندنەوەی تاریخی ڤێتنام یعنی مامۆستا فواد ئەیویست ڕێوێک بدۆزێتەوە چۆن بەرهەڵسکاری دوژمنی کورد بێ ئەو ڕێگەیە تۆ لەو ڕێگەیەوە وتوتە ئەم ڕێگەیە لەوانەیە ئەمە ڕێگە ڕاستەکە ئێمە بۆچی بەردەوام ئەوە نەشی کە تاریخی مێژووی کوردمە خوێن بۆچی ئێمە هەموو شکستەمان هەیە بۆچی میلەتێکی وەکوو ڤێتنام هەر بۆ یعنی بۆچوونەکەشم ڕەنگە زۆر گونجاو بوو بێ و ڕەواژ بوو بێ چونکە ئەو ڕۆژەی کە ڕێکەوتنی جەزایری شوم کرا کە کورد تووشی ئەو نەهامەتیە بوو ئەو ڕۆژە ڤێتنام سەرکەوت تەسەورەکەی ئەو ڕۆژە ئەمریکا بە شار بەدەستکراوی لە ڤێتنام کرایە دەرەوە مامۆستا فواد هی ئەوە نییە گەلی ڤێتنام دوای یەک سەرکردە و یەک فکر کەوتون بۆیە توانیویانە سەرکەون لەگەڵ لە کووردا هەردەم کێشەی ئەوە هەبووە کە یەکگرتوو نەبووین یعنی کێشەکە فکرەکە نەبێ کێشەکە یەک هەڵوێستی و یەک ریزی گەلی ڤێتنام بووە سەری خستوون ئەوە تەواوکەری یەکن کاکە خۆی یەکێ لە شەرایتەکانی هەر حیزبێک لە دنیا چییە یەکێتی فکرە بیرە یعنی ئەو کە لە حیزبێکات و ئیژەکەی ئەو حیزبە ئەبێ کامی لێەوە حیزبەوە یەک بیر بکاتەوە لە شتێکانە ئەبێ وەک یەک بیر بکاتەوە یەکە ئەوە نەبوو وجودی نەبوو کاتە ڕێڕەوەکە جیایە خۆ کاتە لە پارتی دیموکراتی کوردستانە ئەوای لێ هاتووە پارتی بوو بە دوو کردەوە پارتی بوو بە دوو کردەوە ئەمە من هینێک ئەوە مێژوێکی دوور و درێژە و مێدەوارم بم نزیکانە کتێبەکەم دەرچێ قسەم لەسەر زۆر بابەتی کردو لەسەر زۆر بابەتی ئەسەوەمێ مژدەیە کە بیەم بە ئێوەی خۆشەویست و بینەرە خۆشەویستەکانم مامۆستا فواد کتێبێک لە ماوە نزیکا ناوەکەی هینا ناوەکەی مێژوێکی تر
مێژوێکی تر آه. دەڵێن کتێبەکە زۆر خەتەرە شتی چی نووسیوە مامۆستا فواد؟ والله عنوانی فەصلێکی گەڕانەوە لە لێوارەکانی مردن ئیتر خۆ دیارە من چەند جار لە لێواری مردن گەڕاومەوە تازە لە چی بترسم ئەوە ئەمەوێت دوایی باسیەوە بکەم بەس جارێ دوایی باسیەوە بژەکەیت تازە لە هیچ ناترسم ئەو ساژ نەترسەوەم ئێستاشە ناترسم تازە. باشە مامۆستا فواد هەندێ ڕای خۆشەویستانمان وەرگرتووە لەسەر مامۆستا فواد با پێکەوە تەماشاکەین دوای دێنەوە گفتوگۆکە فەرموون. شانازی ئەەکەم بەم دەرفەتەوە کە من باسی کەسێ بکەم پێشەنگە ڕابەرێکی گەورەیە یەکێکە لەوانەی کە کەم کەس لە شانۆ هێندەی ئەو تێگەیشتوو بوو لە ئەڕستۆ بۆ نائەڕستۆیی هەموو ڕێبازەکان شارەزا بوو بە تایبەتی ئەو ڕێبازە تەعلیمەیەی بەرتۆڵد برختی ئەڵەمانی کاک فواد یەکێ لە توانە تایبەتیەکانی زەینی بوو وە خەستبوونەوە و وردبوونەوە لە کاتی خوێندنەوەدا. چەند شانازی بە منەوە کرێ پتر لە من ئەبێ شانازی بە کاک فوادی حاجی مەجی میسریەوە بکرێ چکم تووشی زۆر کێشە هاتوو هەر لەو شانویانەی کە من ئەم کرد گرفتی گەورەمانە هاتە سەر. خەج و سیامەند توانی بووی بی سەردەمێنێ ینی سەردەمەکەی تیاپشان بە هەتا بۆیە هێنێ لێکانەوەیانە کرد ئەمردە سەر هێندێ لایەن بەڵام ئەوەی ئەینووسی ئەوەی کە بەڕوای پێبوو ئەوە بوو دوو دڵ و ڕاڕا نەبوو لە بیر و بۆ چوونە لە هیچ کاتێکا نەمدیوە بە زمانێکی شێرین ئەی کرد چکم ئەیزانی کلیلی هونەری دراما لە جێرفانیا بوو دانە ئەما بۆ هیچ شتێک. خۆتان نەزانن کاک فواد فوادی مەجی میسری یەکێکە لە خاوەن قەڵەمە بە برشت و نایەبەکان کە فرە بەرهەم و فرە ڕەهەند لە بواری لێکۆڵنەوەی ئەدەبی لە بواری شانۆ لە بواری فکر فەلسەفە و تەنانەت لە بواری داهێنان و تەرجمەدا دەورێکی باڵای هەیە. فوادی مەجی میسری یەکێکە لە قەڵەمە پڕ بەرهەمەکان لە بواری ڕەخنە لە بواری لێکۆڵنەوەی سیاسی و تەنانەت لەسەر فیندەمنتالیزم و ئیسلامی سیاسی کتێبی کۆمەلگا لە سەردەمی خەلافەتدا نەخش و کاریگەری خۆی هەیە. پێم وایە کە لەو قەڵەمانەیە کە ئەتوانێت لەناو نووسەرانە لەناو بواری فەرەنگ و معریفیە کتێبخانەی کوردی فەخر بە داهێنانەکانی لە بواری وەرگێڕان لە بواری شانۆ لە بواری دەقی ئەدەبی و لە بواری لێکۆڵنەوەی ئەدەبی فەخری پێوە بکەین. بەڕاستی هیوای تەمەندرێژی بۆ خوازم هیوادارم کاک فواد لەم کاتەیشا بەردەوام بێت لە سەریقە هونەری و ئەدەبیەکانی لە بواری شانۆ و دەقی ئەدەبی و هونەریدا تا بتوان لێ خزمەتی زیاتر بە ڕەوشی ڕۆشنبیری کوردی و بە بزافی معریفی و فەرەنجی کوردی بکات. فوادی مەجی میسری بەڕاستی یەکێکە لە ڕۆشنبیرە گەورەکانی چەپی کوردیستە بە تایبەتی لە باشووری کوردستان. کاک فواد دائیمە بە زەهنیەتێکی لێ تێگەیشتن و ڕەخنەگرانە لە ئەدەب و لە سیاست و لە ڕۆشنگەری کوردی ئەڕوانێ. کاک فواد وەکوتم ئێستا لەم خۆناغا وەکو خەزێنەیەک وایە بۆ ڕۆشنگەری زۆر باسی ڕۆشنگەری و پێشخستنی کولتوری کوردیەکە و یەکێک لە سیفەتە باشەکانی کاک فواد زۆر بەوەفایە بۆ ڕەفیق و دۆستی خۆی ئەگەر سەردەمێکیش لە یەک جیا ببوونەوەیە بەڵام ئەو وەفای بۆ ڕەفیقەکان و دۆستەکانی خۆی هەیە. بە کورتی ئەتوانم ئەو بڵێم کە فوادی مەجی میسری یەکێکە لە ڕۆشنبیرە چەپە ئازاکانی ئێستای کورد و نووسینەکانیشی هەموو شایەتی ئەوادە. مامۆستا فوادی مەجی میسری یەکێکە لە نووسەرە چەپە ئازاکانی کورد سڵی لە هیچ نەکردوێتەوە
مامۆستا ئەحمەد دەڵێ مامۆستا فوئاد هەردەم هیچ شتێکی لێ ئاسی نەبووە لە نووسین لە فکر. مامۆستا فوئاد ئەو نووسینانەی کە جەنابەت نووسیوتە، ئەو ڕەخنانەی کە گرتووتە، ئەو فکرەی کە خۆت باوەڕت پێی بووە تووشی شێشەی کردویت. ینی چەند جارێکیش لە لێواری مەرگ وەکو جەنابەت دەفەرمووی لە لێواری مەرگ گەڕاویتەتەوە. هۆکارەکەی چی بۆ؟ ئایا ئەو شتانی کە ئەوە نووسیتوە ئەوە خەتەر بووە کە تەهدیدی کوشتنت بکەن؟ خەڵقی شەیەکی نەنووسیوە کوژراوە بێتاوانیش بۆخۆ لەبەرەوە اعتیبار هین مەکە لەسەرەوە. طبعا هین زۆرە، شت زۆرە بۆ یعنی عوامل زۆرە و حواپی زۆرە. بعضێکی غیرەی ئەدەبی بوو، بعضێکی غیرەی سیاسی بوو. من نایشارمەوە بە ئاشکرا وتومە دائیمە سیاست قەناعەتە. سیاست کە بە عەرەبی پێوترێ ئیشێکی تەوعیە، یعنی خۆبەخش. سیاست بە زۆر و زۆرم لێ ناکرێ. بە زۆر تۆ سەرکردەیەک بی بە زۆر من بمکەی بە دەروێشی خۆ من قبوڵی ناکەم. دوو من ئینسانم بیرەکەمەوە، ئەشێ لە قۆناغێکا من لە تۆ زیاتر پێشکەوتوتریش بم، باشتریش لە مەسەلەکان تێ بکەم. ئەمە نابێتە مای ئەوەی تۆ ڕق لە مناڵگیری. دوو تەجروبەی حیاتم هەیە، ئەو تەجروبەی پێم ئەڵێم جارە ئەمە مەکە، ئەمە بێجگەل لە مەسەلە فکری و نەزەریەکە ئەوە بخەراولا. ئەنجا کە وتیشم غیرەی ئەدەبی، ئەدیبی کورد بە هەلی زانیوە من ڕەخنەیەکم لەسەر شیعرێکی نووسیوە، لەسەر چیرۆکێکی، لەسەر شان و نامەیەکی پێم خۆش نێ لێرا ناوبێن. نامی نووسیوە 1001 تۆمەتی دروست کرد، راپۆرتی نووسیوە، وتێتی تیرۆر هیچ نییە تێزابی بیاکە. ئەوە هەیە ینی بە بەڵگە هەیە و نووسیوشمە وە نەبێ و خەڵقی تریش نووسیەتی. نامی ئێستا لێرا ئیستیشاد بە کەس بکەم، ئەو کەسی کە خوێنەر بوومە بەسی بێت خۆی گاتە حەقیقەت. ڕەنگە لە کتێبەکەشمە ئیشارەتم باگنیشتدا بێ بە ڕوونتر. یەکێکی کە لەبەر ئەوەی کە لەسەر شانۆیەکی بنووسیوە یا لەسەر شیعرێکی بنووسیوە، یەکێکی تر لەبەرەوەی لەسەر چیرۆکی بنووسیوە، چیرۆکی سێکسی زۆر مبتەزەلی نووسیوە، ڕەخنەم لێ گرتووە. ئەمە ئیشکال لەما چییە؟ ینی راپۆرتێکی دوور و درێژی نووسیوە، 1001 تۆمەت و بوختانی شوێن خستوین. خۆی هەر کاری ڕەغنەگریش ئەوەیە کە ڕەغنە بگرێ. ینی ئەکو ناخۆ من ڕەخنەکەشم لە جێ خۆی بۆ مەسەل لە زروفێکە، لە زروفی دوای ڕێکەوتنی جەزایر کورد تووشی ئەو نەهامەتیە گەورە بوو. یعنی ئیشی کورد لە وەختا ئیشی ڕەشنبیری کورد و ئەدیبی کورد چییە؟ ئەبێ بەلای کەمەوە ورە بخاتەوە بەر خەڵق، بەلای کەمەوە بێ لە خەڵق بگەێنێ کە ئەمەش نوشستێکە بەسەر کورد هات و دەوام ناکەوە. لە جیاتی ئەوە تۆ یەک لە دوای یەک چیرۆشی جنسی و سێکسی بنووسی و بە شێوەیەکی زۆر مبتەزەلیش خۆ لە ئەدەبیاتی دنیا باسی سێکس کراوە. ئەوەکەشی باش نەبووە. نەنا ئەو سەردەمە خۆ ئەو سەردەمە ئێمە مۆرافیامانە خوێنەوە، ئەلبێرتۆ مۆرافیا خۆ زۆر دیمەنی سێکسی لەناو چیرۆکەکان و ڕۆمانەکانی هابوو، بەڵام نەبوو شێوە مبتەزەل. لە تۆ گەرێسە بچیتەوە سەر ئەو بەرهەمانێک کە ئەو سەردەمە نووسراون بڕاتە هەر بێزی دێتەوە لەوە کە میلەتی گورد قەت پێویستی بەوە نەبوو. پێویستی بەوە نەبوو. دوو من لە ڕوانگەیەکیشەوە لە ڕوانگەیەکۆ لەسەر مەنووسی نەک لە هەر لەبەرەوە، ینی لە ڕوانگەی با بڵێن فکری سرفەوە، لە ڕوانگەیەکی تری ئیستاتیکیەوە لەسەر مەنووسی، ینی لە ڕوانگەی علمی جەمالەوە کە ناکرێت تۆ شتێکی شاس تعمیم بکەی بەسەر مجتەمع. لە ئەدەبە لە فەنە ئەمە نییە، دیاردەی شاس نابێت تعمیم بکرێت. تۆ دایما ئەبێ ئەرستۆ لەسەر ئەو قسەیەکی بمبەخشە، ئەرستۆ قسەیەکی ئەڵێ ممکنی مستحیل باشترە لە مستحیلی ممکن. تەسەوەرکە ئەوە قسەم لەسەر کردووە، ئەمە نێتوانی جوابم باتەوە یان نیان ئەتوانی خۆی هیچێک نەبوون، دوان نەبوون، سیان نەبوون، چەند کەسێ بوون، بەس خۆ هەمووشیان راپۆرتیان نەنووسیوە، یەک دوانێکیان نووسیویان لە ماڵیان ئاوابێ راپۆرتیان نووسی یانوت ئەمە بێ عازی حکوومەتی نووسی. خۆ کێشەکە لە وایە، یعنی تۆ نەتوانین ڕەغنەیە بگری لە شتێکی ئەدەبی
يعني تجای ئەوەی کە مەسەلەن باسی فکرکەی بۆ نمونە اي اخ خو تو بتو نتو رخنا فكريتي يعني رخنا لسر اساس فكرك خو تو ناتواني بوش كل رخنيني ديكارت قسيشي زود جواري ديكارت طبعا جناب دزاني مر ريبري الروشنجري اوروبا قناغ الروشنجري لاوروبا بفكري ديكارت دس بيك قرني حفظه الله للزمينيه كفكري فلسفي برهمنا هنا ممكن نيه فكري رخنيتيا دروز بي هلا بروش يبيني بزوتنوي رخني لكردستان سرناقدي توبزانا كزويري بس هر هي ما وصل خود جنابه ديجي لو رمزاني ك يعني ك اخرها ممكن سيتواني وكم من برقه بقري كاكا حتو ازايد ما شاء الله لا او خو برقه قلتنا كشي خو من برو هبه يعني والله ارهابي فكري هي بردوامي يعني شق زور ازابي وكو جنابه بتواني برقه بقري جا شتي تريشياتو تسير يس بوختاني تريه تسير يس سوشيال ميديا هي رنga بسوشيال ميديا بس ميديا سيبر بأوا بأنواع بوختاني بودروس كان جنوبيان بناوي نزان راو تو خلق شتي نوسي ولا سر من بناوي موهومه نناوي خواص راو باش ما مصافات يك برسيال لا من دروس تبي اما يعني گەنجەکان مان ئێستا ئەم خۆشەویستانە چۆن بزانن جیاوازی بکەن لەگەڵ نووسەرێک کە بەڕاستی بۆ میلەتەکەی ئەتوانێ بەردێ بکاتە سەر بەردێ لەگەڵ نووسەرێکی فەیکاکە بۆ شتێکی تر ئەنووسێ چۆن ئەمان بتوانن ئەوە جیا بکەنەوە والله ئەوە کوێتە سەر ئاستی ڕۆشنبیری خۆیان و ئەبێ ناوەڕۆکی ئەو باسانەی کەی خوێندنەوە ئەو شیعرە ئەو چیرۆکە ئەو ڕۆژشان و شانۆیی کە ئیبینن لەسەر شانۆ نمایشەکرێ بە فکری خۆیان هەڵی سەنگێن ئەمە تا چەند ئەتوانێ خزمەت بە خەڵق بکات تا چەند دەوری هەیە لە وشارکردنەوەی خەڵقا چونکە من بڕوان بە کۆمەڵایەتی بوونی ئەدەب هەیە ئەدەب مەبەستم ئەدەبیش و هونەریشە تۆ تەماشا بکات لە بە درێژای تەری خواوە سۆفۆکلیس ئۆدی بینوسیوە ئۆدی باسی چێکە باسی ئەوەکە ئەو وەختە طبعا ئەفسانەی گریکی معلومە چەند خوایەکیان هەبووە خوایەکان بڕیاریان لەسەر ئەوەی ئۆدیب کوڕی پاشایە خۆی باوکی وەکوژە و دوای دایکی هێنێ دایکەکە خێزانی خۆی ئەمە ئەفسانەیە سۆفۆکلیزیەت ئەما کا بە شانۆییەک کەیکا بە شانۆیەک ئەمی بۆ کردووە لە ڕووی فکرەوە سۆفۆکلیس ئەوەی بۆیە کردووە کە بیسەلمێنێ ئەمە فکری قەزا و قەدر گەڕانەوەی نییە مادام خوایەکان بڕوایان ناوە ئەبێەوە ببێ مسەیرە دوو ئەش بێ بە پاشا شێت جێی باوکی و دوای دایکیشی هێنێ دەسەور ئەوە چۆ بۆ کلاسیک ینی بۆ ئەنجا بڕۆ بۆوانی تر بڕۆ بۆ مەرحەلەی با بڵێن یعنی ئیتر ئێمە و ئازاتی خۆمان شتێکە خوێنینەوە چۆن شیکاری بۆ خۆت شیکاری بۆ بکەیت کاکە هەر شتێک کە بابەتی خوێندنەوەیە حتا بۆچی بینراویش ئێستا کە بینراو زۆر پێشکەوتووە ئەبێ بە چاوی ڕخنەوە سەیریکەی ئەبێ نەزەرێکی ڕخنەیە هەبێ بۆ شتە تۆ لەبەر ئەوی فڵان شت هی منە سۆزێکی بەرامبەر بە من هەیە ئیتر تۆ ئەوی من 100% قبوڵ کرد هیچ شتێ نییە لە ڕخنە بە دەربێ هەر لە خۆشتەوە یەکێکت نازانم بۆ ڕقت لێی بێ کیشتیشی قبوڵەکەی ئەوەش عەجیبە بێجگەلەوە ئێمە بۆ خۆشمان ئەساسمان نیە و قسەکەی دیکار لەسەر ئێمە زۆر جوان تەطبیقە بێ لەم زمینەی ئێمە چووکە فکری فەلسەفی بێت نەیەنەوە فکری نەقدشتیا بەرهەم نایە مامۆستا جەنابەت یەکێکی لە ئەساسەکانی ئێمە جا بە ئەم خۆشەویستانە بزانین چی پرسیارێک دروستە بێت لە مێشکیانە فەرموو ئەوەی لە لای من جێی پرسیار و جێی باسە مامۆسا من پرسیارێکم هەبوو لەم سەردەمی کرانەوە و لەم سەردەمی پێشکەوتن و چاو کراوەیی و لە وێنەگرتن بێ یا هەر شتێک بۆچی شانۆی کوردی یاخود درامای کوردی وەکو جاران چێژی نییە یا ناچێتە ناو خەڵک یاخود بینەری نیە یا خەڵک لێ رازی نییە ئەوەی لە لای من جێی پرسیار بوو تەنها ئەوە بوو دەستان زۆر سپاس چێکە پرسیارێکیە فەرموو خانم سڵاوتان لێبێ هیوای من درێژی بە مامۆستا خوازم مامۆستا من پرسیارێکم هەیە تۆ وەکو کەسێک ئاراستەیەکی چەپت هەیە یعنی بیرروڕات ئاراستەیەکی چەپە بیرروڕای تۆ دەربارەی بیری نەتەوەی کورد چۆنە دوو بە بەڵێ فەرموو
ئەوەی کاکە پرسیارەکەی وەڵە پرسیارێکی زۆر ڕواایە بۆچی شانۆی کوردی وا لە دوایە یەکەم بەڕاستی درامای خراپ شانۆی کوردی کوشتووە ڕێزم هەیە بۆ هەموو هونەرمەندان هونەرمەند ئێستا وەکو جاری جاران کە کاگەحمە برادەرانی تری هونەرمەندان ئیشی فەنیانە کرد ئیشی هونەریانە کرد ئەسووتان بۆ ئیشەکە وە گەڕان بە شوێن باشترین دەقا بۆ ئەوی بهێنە سەر شان ئێستا نا ئێستا لەبەر ئەوەی دراما پێویستی بە هیلاکبوون نییە بەڕاست دراما ئەکتەرەکەیت لەبەر کامێرا پێش ئەوەی بێتە بەر کامێراکە دوو جار حیوارەکەی خوێنێتەوە سێ حیواری هەیە و ئەوە ئیتر ئەسڵەن نازانێت نەسەکە چییە یعنی کامیلی نەسەکەی نەخوێنەوەتەوە تەنیا دەورەکەی خۆی ئەبینێ ئەڕاتە دەرەوە دوای کە مۆنتاجەکری وەکو من و تۆ ئەوژێ سێیەکان جازانێ بابەتەکە چییە ئەمە جانیبیشت جانبێکی تری مەسەلە مادیەکەیە مەسەلە مادیەکەیە کە ئەم دراما ئەکرێ پارەی لەسەر ئەوێ هونەرمەندەکانیش ئەوانی ژۆ کەم کەسێکیکە و حەق خۆشیانە خۆ شتێ نییە ینی ئەوە بێ لەسەر شان و هیچی دەست ناکەوێت بەڵام بۆ دراما بە شێوەیەکی ترە شتێک پارە ئیمکانێتی بۆ ڕەخسێنێ بەڵام لە هەمووی ئەوەتر دەسەڵاتی کوردی یا حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی نییە بۆ پێشخستنی شانۆی کوردی لە خلالی 32 ساڵی ڕابردووە هەتاسە شانۆیەک بە معنای شانۆ لە کوردستانان نییە ئەمەش ئێمە شانۆ نییە مامۆستا فواد یعنی ئەوە زیاتر لە هەموو دنیا هی قیتاعی خاص نییە یعنی لەبەر ئەوەی کە مەسە شانۆ ئەس ئەم گەنجانە فێربوون مەسەرن بەدەر لە حکوومەت کۆمەڵە گەنج کۆ دەبنەوە شانۆ گۆریەکەکان ئەک شانۆکە ژەچێتە ناو خەڵکەوە ینی خەڵک بینەری دەبێ و لەم سلێمانیە لاولێرە کۆمەڵە گەنج خۆیان هەوڵێن نەسێکی باش دێنن خوانی لاکەن شانۆکە تەقدیمەکەن و بینەریشیانە بێت تیکتە فرۆشن یعنی شتەکە زیاتری قیتاعی خاصە ئەگەر لە باگراوندەکەی هەیە من ڕەنگە هەنگێکی بزانم ئەوەی بە تایبەتی لە سلێمانی ئەگوزەرێ هەر دقیق پێشکەش کرات دڵنیا بە لەوەی پەیوەندی کراوە بە چەند بزنسمانێکەوە یارمەتیان با یەکی 2 ملیۆنی باتێکی 3 ملیۆنی باتی شێگە با بڕێەوە چکە خۆش مەسرفی هەیە خۆن ئەیژ ناهەڵ نییە ئێک کەس ناچێتێتی من پار برادێکی هونەرمەندم هاویستی نەسێکی من دقێکی من بکە وابزانم 4 جار داوا کرا لە وەزارەت هەر 4 جارەکە وەزارەتی ڕۆشنبیری موافقەتی کرد ئەچوو بۆ دارایی لە دارایی ڕەفزەکە هەر 4 جارەکەی تو وازی لێشەکەێنە ئەوەش خۆی یەکێکە لە سەبەبەکانی سەبەبێکی تریش ئەوەیە بەڕاستیەکەی التیزامە بەوەی کە هونەری دراما ینی شانۆ زووتر وتراوە قوتابخانەی گەلە شانۆ ئیش لەسەر عەقڵەکە شانۆ بە دەنگ و بە ڕەنگ و بە هینەوە تەسیر لەسەر مێشک و دەماغی ئینسانەکە مەفروض وایە هونەرمەندی ڕاستەقینەی بە تایبەتی ئەوەی لەو بوارە ئیژەکە یعنی سەربازێکی ون بێ ئەوەی لە توانایەتی بیکە بۆ پێشخستنی کۆمەڵەکەی یعنی شانۆ ئەگەر نەتوانێت دەوری کۆمەڵایەتی خۆی ببینی ئەگەر نەتوانێت دەوری هەبێت لە وشیارکردنەوەی خەڵقا هیچی نەکردووە نەبێ باشترە بڕاتە بێ ئەی ئەو خانمە جوابی ئەوژێمەوە بەزانمە مەبەستمە پێی لەسەردا بگەڕم من لەسەر شانۆیەک راپۆرتیان لێ نووسی بووم لە من و کاگەحمە سالار هەردووکمانیان بر بۆ ئەمنی سلێمانی ئەوە هەر بۆ مێژووی جەڕمەوە بردیانم ئەوەی من مێژووی بوو شانۆیەکەی من مێژووی بوو باسی ساڵی 1922 کاو باسی شخصیەتی جەمال عیرفانەکە کە چۆن کوژراوە چۆن تیرۆر کراوە طبعا لەلایەکەوە راپۆرت چوو بۆ دەرەوە کە من تۆپم ناوە بە تاریخی کوردەوە ئەوان نووسی بوو لەلایەکی کەشەوە ئاگاری ئەمن کرابوو کە شخصیەتی هینی تایە سەربازی تایە معلومە شخصیاتەکە لە تاریخاتیایەتی و هەر بۆ ناوە شوێ لە ئەمن کابرای ئەمن من و ئەحمەد سالار دانیشتوین وتی من بۆ ئەو مەسرحیە باڵم کردوون تۆ نووسەرەکەی تۆش دەرهێنەری سوالتان لە یەکەم وەکو خۆی جوابم بنەوە وا تەسەور نەکەن قسە و باسی خۆتان بە سەرمەناتی ئەپەڕێن
من لە خێزانێکی هونەرمە بە کوردی پەتی وەکو من و تۆ قسێ کابرا خۆی عرب بوو یا وەکو من و تۆ بە کوردی قسێ سە پێ دەڵێم چیە و کوڕی چیە و چکارش ئێوتم بەڵێ وتی شتی خۆتان ناتوان بەسەر منە تێپەڕێن چونکە من بۆ خۆم لە خێزانێکی هونەرمەند و ئەدیبم وتمانی وڵای ئەمە هیچ شتێکی شاراوەمان نییە و نەسێکی تاریخیە منی عەدادم کردو من نووسیومە هیچ شتێکی تیانێ شخصیاتەکانی شەر هەمووی تاریخ هیچیشی جەڤەنکی نییە وتی باشە شخصیەتێکی سەربازی تیا تۆ مەقسەی سەید ڕەئیسە من هەڵاشم مەقسەدم ئەو شخصیەتەیە کە ناوەکەی هاتووە لە تێ وەش تاریخە بچن بیخوێنەوە بزانن ئەو شخصیەتە هەبووە یان نەبوو دەوریشی چی بووە بۆ دڵنیایی 45 ڕۆژە و دەقە لەسەر مەسرحش خۆی هەردەم ئەوە مامەسا فواد هەردەم کێشەی میلەتان ئەوانەی کە چەوسێنراونەتەوە هەم لە ماڵێکە پێشمەرگەیەکی تیا بووە هەم ئەشکرا لەو ماڵا مەسەلەن کەسێکی تیا بێ کە لەگەڵ ڕێزمە ینی خۆی فرۆشت بێ بە نظامی بەعس ئەو کاتە یعنی ئەکرێ ئەوەی کە باسمان کە لەوەی ڤێتنام ئەوان زۆربیان دوای یەک سەرکردە و یەک فیکرۆوانە کەوتن بۆی توانیان ئەمریکا دەرکەن لە ڤێتنامە و کاتە بەو هەموو هێز و توانە و سەربازی کە ئەمریکا هەیبوو لەو کاتە یعنی لای ئێمەش کرێ بە بەردەوامی ئێمە کەسانی وەکو جەنابتمان هەیە کەسانمان هەیە مەسەلەن ئەو هەموو پێشمەرگە قارەمانەمان هەبووە لە پێناو ئەم خاک و نەتەوەیە گیانی خۆی بەخشیوە یعنی ئەشکرێ لە میلەتێکی شاهار چەند خۆفرۆشێک هەبێ هیواداری نەمێنن مەجالەکە ئێمە زۆر محدودە چکە منە بێ هەر لەو مەجالا قسە بکەم خۆ گەر هاتیتە سەر مەجای شتی ترۆ زۆر ئەمە زای چێ بێمە یەک زنجیرە بەرنامە بکەین لەگەڵ مامۆستا فواد چکە تەواو نابێ قسەکان وەڵا ئەو بەس باچێت لە ئەو خاتونە ئەو خاتونە باسیەوەی کردوتی چەپ و شتێکی وایە نەتەوە یعنی چۆن کەسێکی چەپ کەسێکی چەپ ئەگەر دەتوانێت حەزەکەم ئەوە بزانی کە هیچ کاتێک من نازانم خەڵق چۆن چەپ بووە و چۆن پەیڕەوی چەپیان کردووە و چۆن چەپیان تێگەیانوە ئەوە مەسەلەیەکە و چۆن خۆشم لە چەپ تێگەیشتم ئەوەی من لە چەپ تێگەیشتم لە شخصی کارل مارکسەوە وەرە خوارەوە بۆ ئیتر بۆ چیترەڵی هەر لە سەردەمی مارکس خۆشییانە هیچ کەسێ بەقدر خەڵقی سۆسیالیست پشتگیری لە مافی ڕەوای میلەتان نەکرد مارکس خۆی یەکێ بوو لەو کەسانەی لە پێشەنگی ئەو کەسانەیە کە دیفاعی لە میلەتی ئیرلەندە کردو ئێوە بڕۆن مێژوو خوێنەوە دیفاعی لە میلەتی جەزایر کردووە کە فەرەنسا داگیری کردو ئەنواع وتاری هەیە لەسەری دیفاعی کردووە لە ئەفغانستان کاکە دیفاعی کردووە لە ئێران وتاری هەیە لەسەرەوە ئەو هەر مارکز دیفاعی کردووە لە فەرەنساییەکان کاتێک کە فەرەنسا حربی دۆڕان لەگەڵ ئەڵمانە ساڵی 1970 تەنازولی کرد و ئەڵمانیا لەسەر دوو مقاتعی زۆر گەورە کە لەسەر سنووری بینی فەرەنسا ئەڵمانیا بوو ناوی ئەلزاس و لۆرینە ئەو دوو مقاتعەیە فەرەنسا یای بە ئەڵمان زۆر پیت و بەڵێ بووە یەکێ لە ئەسبابەکانی دروستبوونی کۆمۆنی پاریس ئەوەیە کە بە درێژایی ئەوەنە لێنین کاتۆتە سەر حکم لە ساڵ 1920 ئەگەر تاریخ خوێنەرانێ مؤتەمەرێکیان گرتو مؤتەمەرێکی گرتووە لە باکۆ ناوی کۆنفرانسی گەلانە بە عەرەبی مؤتەمەر شعوب الشەرق سەرچاوەیەکی دکتۆر کەمال بەنزەر باسیەکە من هەر لەوەی ئەوە خوێنومەتەوە ئەڵێ هەژ نوێنەری کوردی تیا بووە ئەوە دروشمی مؤتەمەرەکە ئەوەیە ئەی کرێکارانی جیان وەی گەلانی چەوچاوە یەکگرن باشە مامۆستا فواد لەبەرەوە فکری چاپ قەت کێشەی نەبوو لەگەڵ مەسەلی نەتەوە مامۆستا فواد ئەگەر بۆ ئەوەی زیاتر تۆزیعی ئەگەر بە هەڵە فکری چەپ پەیڕۆ کرابێ ئەگەر بە لاڕیا برابێ ئەو گوناهی ئەسلی فکرەکە نییە گوناهی ئەو کەسانە یا ئەو لایەنەیە کە بە هەڵە چاپی بە هەڵە
پێڕەوی کردو بە هەڵ پیادەی کردو ئەوەیە ژنافکری چەپ ئەتە گرنگەوەی تۆ بە هەڵەت تێ نەگەیت مامۆستا فواد تۆ بە هەڵەتێنێک مامۆستا فواد ئەم بیر و بۆچوونەی جەنابەت کەوا بە جوانی لە سۆشیالیست تێگەیشتویت هەمان ئەو کێشەیە نەبووە کە تۆ هەت بووە یاخۆ تۆ و کاک ئارام کە ئەو کاتێکە لە کۆمەڵە بوون یعنی باسی ئەوەتان کردووە کە ماوچیتۆن و مووقفی سین لەگەڵ کەمینە نەتەوەکانی جیهانە یاخۆ وڵاتە بچووکەکان نەتەوە بچووکەکان کە لە جیهانان کە ئەچەوسێنرێتەوە سین هیچ ناڵێ ماوچیتۆن هیچ ناڵێ ئێوە لێەوە خلافەکەتان دەستی پێ نەکرد لەگە کاگەرم نەک تۆ کاک ئارام هەمان من و کاگەران هەمان ڕامان بەڵێ قەزم لەگەڵ ئەوانی ترا چونکە دووسێ شت هەبوو کە ئێمە زۆر سەرنجی ڕاکێشە من پێشتریش پێش ئەو وەزها با بڵێن لە ساڵی هەفتا و سێوانە مەسلەی هی نەبوو مەسلەی شەڕی پاکستان و هەندستان هەبوو لەسەر بەنگلادیش لەوا چین پژیری لە پاکستانە کرد من لەگەڵی نەبووم هەموو برادرانی کۆمەڵەوە دیفاعیان نەکرد لە هێن لە سیاسەتەکەی چین من لەگەڵی نەبووم بە هیچ نەوەی لەگەڵی نەبوو بەڵام دیارە خۆ من لە مووقعی سەرکردایەتی کۆمەڵا نەبووم بتوانم هین بکەم بەڵام مرتاحیل نەبوون لەوەی کە من فکرم وابوو کاک ئارامی شەر ئاینیش دوو لە مەسەلەی سوودانە ئەوان حەزیان نەکرد ئێوە وا بیرکەنەوە ینی ئێمەش وەک ئەوان بیر بکەینەوە ئەوان وا بیریانە کردەوە کە هەرچی هینەیکە چینێکە هەمووی سیاسەتێکی دروستە و تەبریدیشان بۆ هێنایەوە من بە ئەمری خۆم دەروێژ نەبوو و دەروێشی شم نەکرد و قەتیش نایکەم قەت دەروێژ نەبوو من خۆم بە ئینسانێکی ئەوە زانم بیرەکەمەوە خۆم مەقڵم هەیە من بە پێشایی خۆمەوە ئیبین هەمووی ئەعلامی دنیا و هەموو ڕاگەیاندنەکانی دنیا باسیەکە أنا أفكر إذا أنا موجود والنميري هاتو تسر حكم قطع عام خلقي شيوعيك شيوعي اتشين تأيديك كوشتي بودروزك أما نم برسالم كردو أختي أو دبل مورار لك تصور كخوي أم برسالم كردو كات خوي أما مخي يان مثلا برسالة شيء محرزة يان لسر مسألة اتفاقي الجزائر هەر بە دقیقی ئەو سوالشم کردو لەسەرین دەڵێن وەختی خۆشی سەفارەتی سین وەڵامیان داوەتەوە جوابیان وتیان ئەوە سەرکەوتنە بۆ دەوڵەتانی ئۆپیک جوابەکەی ئەوە بوو کە من جوابێکی دڵخۆشکەر و نەجوابێکی سەلمێنەرە و نەجوابێکە هیچ جێگەی ئەوەیە ئۆپیک سەرەکەوێ لەسەر حسابی میلەتێک لەسەر حسابی قابلی ئەوە نەقابلی قبوڵە و نەجا مانە مەسلەیەکی تر مەبەستم ئەوەیە من خۆم دەروێژ نەبووم مامۆستا فواد خوایە پرسیار وەڵای 2000 پرسیار لە مێشی منایە بەس قەی نادرێتەوە پرسیارکە هێوەش دوو پرسیارکە لە قەینە ئەوەی کە من لێ تێگەشت بێتم ئەدەب داینەمۆی فکر و هزری گەلانە و یەکێکە لە کۆڵەکەکانی کللتوری هەموو نەتەوەکان و یەکێکیشە لەو شتانێک کە هەموو حکومەتەکان لێ ترسن هەموو ڕژێمە سیاسیەکان پرسیارەکەی من بۆ مامۆستا ئەوەیە تاکو چەند بەڕای مامۆستا تاکو چەند ئەدەبی کوردی لە دوای ڕاپەڕینەوانێ توانیوێتی بەڕۆڵی خۆی هەستێت وەڕۆبەڕووی ئەو تەوژمی ئەدەب و کللتوری گەلانی دەوروبەرە بێتوانێ یاخونەتەوەکانی دراوسێمان بێت و باوڵی دەست خۆش فەرموو تۆش پرسیارەکەت مامۆستا بە درێژایی مێژووی ژیانی بە چەند وێزگێکی سیاسیا گوزەری کردووە لە پارتیەوە بۆ کۆمەڵەوە لە دوای کۆمەڵەش ئێستا نازانم وێزگەی سیاسەکەی لەکوێیە بەڵام ئەمێ ئەوە تێبگەم مامۆستا لەم وێزگانی ژیانە چ شتێکی بنیاد ناوە پارتی چ شتێکی لە فکری مامۆستایە بنیادنە و دوای کۆمەڵە ئەم بنیادەی گەیان دەکوێ و ئێستا فکری مامۆستا چۆن گۆڕانی بەسەر هاتووە بە گۆڕانی ئەم وێزگانە زۆر سپاس زۆر سپاس سپاسدانەکەم پرسیاری ئەو کاکەیە من بە حەقیقەت کاریگەری هینی گەلانی دراوسێ ئەوە نابێتە خەوش هەموو میلەتێک کللتوری هەموو میلەتێک کار ینی عەرەبی پێوترێ عیلاقەی تەسیر و تەئەسور ئەوە هەیە ینی ئەم کار لەوەکە ئەو کار لەمەکە ئێمە گەر سوودی ژوەرگرین لە توراز لە کللتوری گەلان
لە میراتی ئەدەبی گەلان لە میراتی ڕۆشنبیری گەلان شتێکی زۆر باشەکەین ئەگەر بتوانین بیکەین ئەگەر بە شێوەیەکی باش بیکەینەوە نابێتە خەوش کێشەی ئێمە ئەوەیە ئێمە بەڕاستیەکەی پاشاگەردانیەک لە واقعی ئەدەبی ئێمە هەیە جاری جاران من لە تەمەنی خۆمان 2 فیستیڤاڵی شیعری کراوە دووچی بەژن چوم تیا دانیشتوم هەر گوێم گرتووە چونکە خۆمە شاعر نەبوو ئێستا هەرچی تەبەن لەژێر چەقۆی بەعسە تەسەوەرکە چەند زەحمەتە فیستیڤاڵی شیعری لەسەر دەمی بەعسە لەسەر دەمی قەمع و ئیرهاب و سەرکوتکردنە ئێستا لەم سەردەما کە هامیشە لە ئازادی هەیە هەمیشە لە ئازادی هەیە ناڵێم ئازادی زۆر هەیە کە ئیمکانێتی گرتن فیستیڤاڵ و شتی وا هەیە نابینی فیستیڤاڵێ بکرێ بشکرێ هیچ ئەو دەور و تەسیری نییە بۆ چووکە داهێنانی تیانی کاک بە حەقیقەت ئێمە داهێنانمان بچوو کردوتەوە کورتمان کردوتەوە کاکە من خەڵقە ناسم تەمەنی لە 30 هەڵ نەکشاوە یان لە حدودی 30 ساڵایە 16 ڕۆمانی نووسی و ئاخرەوە چۆنە کاکە خەڵقەیە یان پیاوێکی وەکو بەس مام سەفوان ناکرێ ینی کەسێک تۆزە لە گەنجێتی بتوانێت داهێنان بکە نەقسم یا بێت تعمق حەزەکەم یەک شتی پێ بڵێم کاکە هەموو شتێ بە کەم یعنی بە چەند هەڵسەنگێنرێ هەڵێ هونەر بە چەند هەڵناسەنگێن نوعیەتە بەنەوە یەکێکی وەکو ئەو ڕۆمان نووسەکەی ئەمریکای لاتین ئەوی کە 100 ساڵ لە تەنیایی ناوەکەی ئەڵێ کەسێک ڕۆمانی نووسێ بێت تەمەنی 50 ساڵ کەمتر نەبێت چونکە تەجروبەی حیاتی ڕۆمان نووسەکە ئەوە مهمە بۆ ڕۆمان نووس کاکە مەبەسەکەم حەزەکەم ئێستا زۆر شتێکێتە بازاڕەوە بەڵام هیچ شتیا بەجێ ئەڵێ وەنیە لەبەر چییە؟ من ێستا نیشانی ڕۆمانێکتان پێڵم ناو نیشانی ڕۆمانی باوەڕ ناکەم ێستا لەم جەماعی ئێمە بێژگەل لە من کەستان خوێن بێتانەوە کوردیشە و زۆر دەمێکش چاپ کراوە و ڕەنگە بە زەحمەتی ژێتە مەکتەبەکانە هەبێ پیاوێکی لە پێشی نیشا وابزام نووسراوە وابزام ئەگەر بە هەڵا نەچوو بم پێش ژانی گەلیش نووسراوە ناوی ڕێگایە هی محەممە مەولوو مەمە بڕۆ بخوێنەرەوە بزانە چ ڕۆمانێکە ڕۆمانێکی کوردیە ڕۆمان شروعی هەیە من هەر لێرە ئەم ژانرە بە نموناهێنمەوە چونکە ئێستا بۆ بباوی ئەوە لێشاوی ڕۆمان خەریکە باشێ مام سەفواد یعنی لەم گەنجانەشا مەسەلەن ڕۆمانوسێک نییە مەسەلەن هەڵکەوت بێ من ناڵێم نییە من زەربی ڕاست و چە بەسەر کەسان ناهێنم بۆ خۆشم بەڕاستی تەجروبەیەکم هەیە ئەوە نم شت خوێنەوە لە لاپەڕی پەنجاوازم لێ هێناوە تااقتم چۆ بەڕاست توێ تەکمیلێکی نامەوێت بەڕاست نامەوێت ینی خەڵق لێ عاجز بێ خەڵق وابزانێ لە پلە و پای ئەدەبی کەمەکەیتەوە نا بەڵام ڕۆمان خەڵقەیە لەسەر ڕۆمان شەڕەکە ینی من دیومە لە کۆڕە دانیشتوم کەسێک کەستا و باسی ڕۆمانی کەسێکی کردووە و توێتی وڵا ڕۆمانە زعیفە لێەوە کردویانە بە شەڕوتیانە چۆن نەڵی زعیفە نابێ بڵێت کاکەوەرە باسی شخصیەتی ڕۆمانم بۆ بکە کەرەکتەر مەفروزە کەرەکتەر لە ناو ڕۆمانە چۆن بێ زەمن کادیانی لە ڕۆمانە بێت چۆن بێ شوێن ئەبێت چۆن بێ ینی کات و شوێن هەردووکی بەیەکەوە هەمووی قوانینی خۆی هەیە ئەم برادری کە هاتۆ شەڕەکە لەسەر ئەم ڕۆمانە شەڕەکە لەسەر ئەم ڕۆمانە لە کوردی زیاتری زمانی نازانێ ئەی تۆ تویری ڕۆمانی لەکوێ خوێنەوە بە چ زمانێت ئەمە مەسەلەکە بە سەلیقەتەوە نابێت بە زەوقی ئینسان ئەوەتەوە نابێت مام سەفواد بەڕاستی کاتی بەرنامەکەمان نازەم جوابی ئەو سوالێ ئەو برایە ئەوەی کە مەسەلەن ئەڵێ چۆن دەچوو ویزگەیەکا خۆم گرتوتەوە بەڵێ خۆم لە بیرمەیە چۆن سوودیشت بینیوە ینی لە وێزگانە وڵێ من اختیاری ئەو فکری کە کردومە قەت سوودم لێ نەبینیەوە هەمووش هەمیشە تووشی زەرەر بووم هەمیشە جێ چەڵی بۆ دروست کردوم هەمیشە ناخۆشیم دیوە لە قەت شتێکی ئیسیفادە نەکردووە و قەتیش فکرم هەڵ نەبژاردووە تیجارەتی لەسەر فکر بکەم و پێشی دەوڵەمەند بووم بمە خاوەنی شت
لە دەرگای کەسیش منیاوە بۆ هیچ شتێ بە هەموو عمرم ئەوە 32 ساڵ کورد دەسەڵاتی بزان دەرگای شێماوە بۆ هیچ شتێ ئەمە بێجگەل لەوانە کاکە خەڵق کە فکر هەڵبژێنێ مەرج نییە بۆ ئەوە بپشێتە حیزبیە دروستکە یعنی تۆ تەسەورکەی من بە دوای ئەوە گەڕێم ئۆرگانێکی سیاسی دروستکەم و نە حیزب بەڕێی من هینێکە چیانێکە خۆی دروستە بێ مجتەمع دروستیەکە ململانەی کۆمەڵایەتی دروستیەکە ئەوە شتێکی میکانیکی نییە چوارکە سەر یەک بەیەکەوە بنێن و خۆیان بنێن سەرکردایەتی و وەبزانانی تەر حیزبێکیان دروست کردووە زۆرمان لەو جۆرە هینانە دیوە لەو جۆرە ڕێکخراوانە دیوە و لە دوایە بەو سرعەتەی کە دروست بوون بەو سرعەتەش ما طار طيرا وارتفع إلا كما طار وقع ما مصطفى فؤاد بۆ لەسەر ئیسلامی سیاسی نووسیوتە ئەو پرسیارە باشە باش باش لەسەر ئیسلام من بەڕاستی چم لەسەر ئیسلامی سیاسی نەنووسی بوو بەڵام معنای ئەوە نییە من باگراوندێکم نییە لەسەر ئیسلامی سیاسی و لەسەر تاریخی ئیسلام خۆی و ئەوانە من زۆر دەمێک بوو لە هەفتاکانەوە زیاتر بگرێت بۆ نزیکی 1970 حەزمە کرد ئەوەی کە خوێن بوومەوە و ئەوەی لە ئەدەبیاتی کلاسیکی کوردی و هی حتای عەرەبیش و ئەوانە شتم خوێن بووە لەسەر شخصیەتی حەلاج بەلامەوە شخصیەتێکی زۆر سەرنجڕاکێش بوو باش ئەگەڕام بە شوێنەوە سەرچاوشتی لەسەر کۆکەمەوە بیکەم بە مەسرحیە دوجاریش نووسیت حەلاج بڵێ آخر جا فەرقەکەی زۆر هەڵیاتی زەمانەکەی فەرقیە من خەریکی ئەوە بووم و یەک مەجلیسی قیادەی سەورەی ئەوسا یەک قەراری دەرکرد ئەڵێ هەر کەسێ تبشير بكا يعني تبشير بواني مسيحي تبشير بكا ياخذ تبشير لا تبشير بو معناه انا تبشير بمسيحي يعني بانخواز بو او شتا بو او هنا او فكره دوسيشتي بهائية قرمطية نازل دوسيه هيني تربو دوسيه مذهبي تربو او انا هو حكمي اعدام يتر من دسم ساردو چونکە ئەوەی من ئەو کاتە شتێکم لەسەر حەلاج خوێن بووە ئەوەی حەلاج تۆ چ بە قاڵبێکەوە تۆ ئسعارز دەکەم ئەوەی کە من هەستم پێکرد یعنی من ناتوانم هیچ بڵێم ئەگەر بیکەم بە مەسرحیە چونکە بەڕاستیەکەی حەلاج فکری قەرمەطی بووە ئەوەی کە من تێگەیشتم وەک تاریخ دەربەدەر بووم من لە ساڵی 86 کەوتمە ئێرانەوە لە ئێران كوتم بسر كومڵێ هنا مصادری تاریخیە وردە وردە خۆم فێری فارسی کرد دەڵێن لە ئێران لە ژوورێکا بووی هەمووی کتێب بووە شوێن نەبووە دانیشی نانێ خۆی هاور خەریکی خوێندنەوە بوو ئیتر بڕوا بێ جاری وا هەبووە لە شنۆ چوون بۆ تەورێز بۆ ئەوی مەزدەرێ پێیاکەم تەسەور زۆر شتم لەسەر حەلاج خوێنەوە فکرێکم لە گەڵاڵە بوو کردم بە مەسرحەکە چاپیشم کردەوە کاکە بە دوسێ جار چاپ کراوە و دوو جاریش نمایش کراوە لەسەر مەسرح تەمەناژەکەم بەردەوامی شت نمایش بکرێ خەڵقێکە بێ ئەوەنگە جەسارەت بکات نمایش مەسرحەکەم نووسی ئیتر ڕاپەڕێنی بەسەرا من دوای ڕاپەڕین تیپی سالار هاتن داوایان لێ کردم یام لێ نمایشیان کرد لێرە نمایشیان کرد نەوەڵا لە ناو جامیعە لە ناو زانکۆ فارابی پێڵێن هۆڵی فارابی لێ نمایش کرد دوایی وتارێکیان لەسەر نووسیم لایەنێکی ئیسلامی سیاسی لەسەری نووسی بوو دوو نقطە لام زۆر هێن بوو یعنی ئیستیفزازی بوو یەکیانەوەی ئەڵێ مەسەلەی حەلاج خواردنی ئەو نییە هیچیان هەڵێ پێویستە ئەوەی ئەمەی نووسی و ئەم هونەرمەندەی دەریشی هێناوە مامۆستا ئەحمەد هین بوو نەخێر ئەحمەد نەبوو کاک دانا ئەحمەدسای دانا عەلیسای ئەو دەرهێنانەکەی ئەو کرد ئەڵێ هەردووکیان ئەمە پێویستە وەکو حەلاج دەست و قاچیان بڕێ ئەمە لە گۆڤارێکی ڕسمی خۆیانە هەنێ شتوانم ژمارەکەی و ناوەکەشی پێویست ناکەوت ئەو هیچ لە تاریخی ئیسلام شارەزانیە بە ناوی خۆشەوە نەینووسی بوو بە ناوێکی مستعارەوە نووسی بووی منیش زۆر سەرنجڕاکێشەم وتارێک
یەک کتێبم لەسەر تاریخی ئیسلام نووسی ناوی کۆمەڵگا لە سایی دەوڵەتی خەلافەتە وازام تاسە 4,000 چاپ کراوە ئەوانەی هەموو تایە باسی دەوڵەتی خەلافەتم کردو لە باشە ڕەت فعلێ بوو یاخۆ دویست وڵی زانی کە ئەمە هەڵەیە ئەمە خەتەرە ویستوتە شت بنووسی لەسەری نا من طبعا مقدمەیەکی دوور و درێژیشم بۆ نووسیوە باسی ئەو ئەمەی کە ئێستا جێڕام و کردومە بە مقدمە بۆشم نووسیوە ڕەدی ئەو برادرم ماوەتەوە کە فتواییەوە قەت ئێمە دەست و قاشمان قرتێنن وەکو حەلاج ئەو یەکەم کتێب کە نووسیم ئەوەم نووسی کە ئەوەم نووسی ئیتر لەم لاو کەوتنە هێرش و جنێ و قسەی ناشرین و تەشیر و ئەنواع شتیان کرد ئەوە وای لێکردم کتێبیش کەش بنووسم کتێبیش کەشم نووسی بە ناوی بیری وسوڵی ئیسلامی خوێندنەوەیەکی سۆسیۆلۆجی ئەوە هەر لە ڕێک بڕشەوە باسی فکری وسوڵی ئیسلامیم کردووە هەتا ئێستا باشە مامۆستا فواد ئەوە وای لێکردم کە بێمە اینجا ئێمە سەر سوالەکە لە ئەوەی کە ئەم حیزبانە بۆچی حیزبی جیهاجا هەیە ئەمانە من بێت تۆ ئەوە بزانی کاکە ئەمانە حیزبی سیاسی خۆی ئامانجی هەموو حیزبێک لە دنیا ئیسلامی بێ مەسیحی بێ هەر شتێک هەر ڕەنگە لە خۆی بە ئامانجی هەموو حیزبێ لە دنیا وەرگرتنی دەسەڵاتی سیاسی ئەوێ دەسەڵاتی سیاسی بگرێتە دەست ئەم حیزبانە هەر هەمویان ئەنیانێت تۆ ئەگەر بەرنامەی حیزبێکی ئیسلامی سیاسی یا دوانیان بهێنە بەراوردی بکەشت شتێکی جیاواز نییە لە ینی شەکەمی دنیەویە دنیەوی طبعا اینجا خلاف هەیە لە بینی شخصەکانە و خلاف هەیە لەسەر بعضی مەسائلی زۆر جزئی کە لەسەری پێک نایەن ئەجی ناوەکو تو خۆ دووتت ئیسلام یەک میتۆدە یعنی یەک منهەجە دوو منهەج نییە سێ منهەج نییە من نازانم من حەقی ئەم قسانم نییە ئەمە سەلەفی مەدخەلیە و ئەمە سەلەفی جیهادیە و ئەمە نازانم چی ئەمە هەمووی اجتیهاداتی خەڵقە داینەوە ئەسڵی میتۆدەکە چییە ئەسڵی میتۆدەکە ئەبێت تۆ قسە لەسەر ئەوە بکەیت من کارم بەوە نییە بڕای بەوە هەیە بە شمشێر خەڵقی بە ئیسلامەوە بڕای بەوە هەیە نابێ بە هێواشی و بە نەرمی لەگە خەڵق بجوڵێتەوە ئەوە مەسەلەیەکی ترە ئەمانە حیزبی سیاسین هەوڵێن بۆ وەرگرتنی دەسەڵاتی سیاسی و لەوە زیاتر لە ڕووی فکریشەوە بە حقیقت لەوە زیاتر کە دژایەتی علم و معریفە دەکەن دژی هوەرن دژی داهێنانن دژی هەموو شتێکن و بە عالەمی ئاشکرای سەش کوردستانە بینی بەچی هینێکە بەچی ئاڕاستەیەکە ڕشت مامۆستا فواد زۆر سوپاس دەکەم شایانی نییە من سوپاسی ئەوەکەم کە من دەرفەتتان ڕەقسان و بەڕاستیەکەی لە چاو ئەوە کە من تۆ خۆمەکرد هیچی سوال نەکرد خوانیە هیچ پرسیارمان نەکرد کاتەکە ژەمی ڕۆی بینەری بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 هیوادارم هەر تەندروست باش بن هەتا بەرنامەیەکی تر و چاوپێکەوتنێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتێکی خۆش زۆر سوپاس